خلايق چین و ڕەحمەتیان چی بێ کەرەمیان کامە بەشبەریان کێ بێ ڕەحمەت شیاوی ذاتی ئەڵڵایە بۆ دۆست و دوژمن دەرگاوەڵایە ڕۆزی نابڕێ بەناسپاسی بێقەدرت ناکە بەخوا نەناسی ڕەحمەتی دنیایە وەفوری ڕەحمایە زەڕەیەکە لە چاو ڕەحمی قیامە بۆیە لە ناوی سی جزمەی قورئان ڕەحیم زۆرترایە لە ناوی ڕەحمان بەڵێ خوا ئەرحەم الراحیمینە فریشتە و جین و بەشەر بەم ناوە بانگی لێ ئەکەن یا ئەرحەم الراحیمین دوعای ڕەسوولی خاتەمە دوعای سەروەری عالەمە دوعای نەجاتی ئادەمە یا ئەرحەم الراحیمین هاواری نوح لە تۆفانە دوعای خەلیلی ڕەحمانە دوعای زەبیحی قوربانە یا ئەرحەم الراحیمین هاواری موسای عیمرانە دوعای یاعقوبی کەنعانە دوعای پیری سابرانە یا ئەرحەم الراحیمین دوعای ئیلیاس و هارونە دوعای ذوالکفلی مەحزونە دعای صالح و ذنون یا ئەرحەم الراحیمین دعای لوط و سولەیمانە دعای داودی خۆشخوانە دعای یوسفی خۆجوانە یا ئەرحەم الراحیمین هاواری و دوو جەرجیسە دوعای ئیسحاق و ئیدریسە دوعای ئیلیەسا و شیسە یا ئەرحەم الراحیمین دعای شعیب و شعیایە دعای عوزەیر و عیسایە دعای یحیا و زەکەریایە یا ئەرحەم الراحیمین دعای میکال و جبریلە پاڕانەوەی ئیسرافیلە ناڵە و نەوای عەزرائیلە یا ئەرحەم الراحیمین
دعاء أبو بكر صديقا، دعاء رفيق طريقا، دعاء صديق عتيقا، يا أرحم الراحمين. دعاء أمير يوابا، دعاء شهيد محرابا، دعاء عمر خطابا، يا أرحم الراحمين. دعاء كاتب قرآنا، دعاء شهيد إيمانا، دعاء عثمان عفانا، يا أرحم الراحمين. دعاء أمير أبرار، دعاء خاوند ذو الفقار، دعاء حيدر كرار، يا أرحم الراحمين. دعاء سحب تابعين، دعاء من صلاح الدين، هواري أهل يقين، يا أرحم الراحمين. دعاء پرستنی گیانا، دعاء پرچینی مانا، دعاء دردی بدرمانا، دعاء دردی بدرمانا، يا أرحم الراحمين. دعاء هجاري بكسا، دعاء زليل بدسا، لجي همو دعاء بسا، يا أرحم الراحمين. دعاء كيوان يا نشو، أتاكو جاوية تخو، أوارك على ذاتي يوم، يا أرحم الراحمين.